بەرەبەیانی سیانزەی پێنجی ساڵی 1970 بوو لە هەڵەبجەوە ژمارەیەک مامۆستای ئاینی یەکەمین حیزبی ئیسلامی کوردی جیهادیان ڕاگەیاند. ئەویش بزوتنەوەی ئیسلامی بوو بەڕابەرایەتی عوسمان عەبدولعەزیز. شەرخواز نەبووین و شەرخوازیش نین، هیچ شتێ ئیلا لە یەک ئانانەوێ. ئێمە کە گەرەکمانە بانگی خوا بەڵاو بکەینەوە، ئەگەر ڕێگەمان لێ بگیرێدارە لەوە واجبەی بکەین. مامۆستا مەلا عوسمان کێیە؟ مەلا عوسمان کوڕی مەلا عەبدولعەزیزی گەورەی گوندی پریسە لە ناوچەی نەورۆڵی لە سنووری هەڵەبجە. ساڵی 1922 لەدایک بوو و دوای خوێندنی ئاینی لای باوکی بوو بە مەلا و مامۆستا لە مەدرسە ئاینیەکانی هەڵەبجە. لە سیانزەی پێنجی ساڵی 1970 یەکەمین حیزبی ئیسلامی جیهادی لەگەڵ برایەکی و چەند مامۆستایەکی ئاینی دیکە ڕاگەیاند و دش بە حکوومەتی بەعەز چەکیان هەڵگرت. لەگەڵ ئەنجامدانی یەکەمین هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان بزوتنەوەی ئیسلامی بە ناوی مامۆستا مەلا عوسمان و لیستی ئیسلامیەوە لە ساڵی 1992 بەشداری ئەو هەڵبژاردنەی کرد، بەڵام بەهۆی ئەوەی دەنگەکانیان لە سەدا 5 کەمتر بوو کورسی پەرلەمانیان بەدەست نەهێنا. لەگەڵ دروستبوونی شەڕی ناوخۆش بزوتنەوەی ئیسلامی وەک هێزێکی چەکدار چەندین جار لەگەڵ حیزبە کوردیەکاندا کەوتووەتە شەڕ، بەتایبەتی لەگەڵ یەکێتی نیشتیمانی کوردستاندا. جزء من الحركة الإسلامية بالنسبة إلى لسرتاي ساڵی 2000 بوو بزوتنەوەی ئیسلامی لەگەڵ بزوتنەوەی ڕاپەڕینی ئیسلامی کە ئەو کات دوو برا ڕابەری هەردوو بزوتنەوەکە بوون یەکیان گرت و بزوتنەوەی یەکبوونیان ڕاگەیان. بەڵام بزوتنەوەی یەکبوون تەمەنی کورد بوو. لە ساڵی 2001 عەلی باپیر لەگەڵ بەشێک لە ئەندامانی مەکتەبی سیاسی و سەرکردایەتی و ژمارەیەک لە ئەندامانی مەکتەبی عەسکەری جیابوونەوەی خۆیان ڕاگەیاند و کۆمەڵی ئیسلامیان دروست کرد. لەلایەکی تریشەوە هەر لەو کاتەدا باڵێکی تر بە ناوی ئەنسارولی ئیسلام لەم بزوتنەوەیە جیابوویەوە. دواتریش بزوتنەوەی یەکبوون بە فەرمی هەڵوەشێنرایەوە و گەڕایەوە سەر ناوەکەی خۆی کە بزوتنەوەی ئیسلامی بوو. بزوتنەوە لە خولی سێمی پەرلەمانی کوردستان خاوەنی 2 کورسی بوون، بەڵام ئێستا خاوەنی 1 کورسی پەرلەمانی کوردستانە. دروشم ئێمە لەسەر ئەساسی قورئان و سونەت، تەبعاً قورئان و سونەت قەت دروشمی ناگۆڕێ، بەڵام تێگەیشتن لەو دەقانە ئەگۆڕێ بەپێی زروف و بەپێی زەمان و بەپێی واقع ئەگۆڕێ. ئێمە ئەو زەمانە وەکو پێشتریش باسم کرد دش بە بەعسی عەفلەقی چەکمان هەڵگرتووە بۆ ئەوەی کەوە میلەتەکەمان ڕزگارکەین لە دەستی ئەو زاڵمە. بەڵام لەم زەمانە داوامان کرد لەوانی تریش کە هاوشێوەی ئێمە چەکیان بەدەستەوە بووە با هەمومان چەکەکانمان بکەینە یەک چەک وە دیفاعکردن لە میلەتەکەی خۆمان. بزوتنەوەی ئیسلامی لە یەکەم ڕۆژی دامەزراندنیەوە تا ئێستا 11 کۆنگرەی بەستووە و 5 ڕابەری گشتی لە کۆنگرەکانەوە هەڵبژاردووە کە هەر 5 ڕابەرەکە لە یەک بنەماڵە بوون. ئەو بنەماڵەیەش مەلا عەبدولعەزیزی گەورەی پریسا بە جۆرێک 3 برا و 2 ئامۆزا ڕابەرایەتی ئەم حیزبەیان کردووە. وەکو غەزوەی بەدر و فەتحی مەکە و هاتنە خواری قورئان و بزوتنەوەی ئیسلامی لە ساڵی 1996ەوە بە یەک قایمقام بۆ ماوەی 10 ساڵ ئیدارەی هەڵەبجەی بەدەستەوە بوو. من لە 96ەوە کە بوومەتە قایمقامی هەڵەبجە تا 2006 لە بە حەساسترین کاتا تێپەڕیم ئەو 10 ساڵی کە من قایمقامی هەڵەبجە بووم. بەڵام ئێستا هیچ ئیدارەیەکی شار و شارۆچکەیەکی بەدەستەوە نییە و لە ئەنجومەنی پارێزگای هەڵەبجەش 2 کورسی بۆ دانراوە. 30 ساڵ پێش ئێستا بوو ئەم بزوتنەوەیە دەیوت بەدەستێ تفەنگ بەدەستێ قورئان، بەڵام ئێستا هەر ئەو حیزبەیە بەبێ چەکو لە هەڵەبجە یادی دامەزراندنی خۆی دەکاتەوە. وری حەمەکەریم NRT هەڵەبجە.